لە سینەمدا بوویتە شەعر و گۆرانی، لە گەرومدا دەیت و دەچی، لەسەر زمانم لا ناچی، لە پشتە موشەکانمەوە ناوی تۆ هەیە، لە خزمەت چاوەکانتا وەسفی ئاڵۆزکاوی من چییە؟ ئەوەندە ناسک و سەلار و سەنجین دیاری، کە من شێت و مەست تۆش هەر لە دوورەوە لێم بڕوانی. جوانە بەڵێ جوانە، وەزیری هەر لە خۆتان جوانە، مادەم باوکت دوای پەروەردە کردووی، قابیلیان سەرۆک وەزیرانە. تۆمارگام هەیە، ئەرشیفم هەیە، وێنەی تۆم زۆر تیا هەڵواسیوە. دوو ئەڵقەم هەیە، یەکێکیان لە پەنجەی خۆمدایە و ئەوی تریشان هەر لە چاوەڕوانی هاتنی پەنجەکانی تۆدایە. زۆر سپاس. کاگۆڤار اینجا بە خێریش بێی. زۆر سپاس. خۆشەویستانم ڕۆ کاگۆڤار بەگزادە شاعیر میوانی ئێمەیە، بە شارێک تۆرەکەمان دەست پێ کردو، یەکمان هەر بە شارێکیش کۆتایی پێرین، بەڵام لە نیوە باس هەنە قسە و باسەکەین سەبارەت بە خۆشەویستی لە شارە. کاگۆڤار لە شاری کوردیدا چۆن بایەق بە غەزەل و بە خۆشەویستی دراوە بۆ هەردوو ڕەگەز، بە تایبەتی بۆ خانمان با بڵێن. شاعر بنەمایەکی سەرەکی ژیانە، لایانی سۆزداری چ بۆ ڕەگەزی نێر بێت چ بۆ ڕەگەزی مێبێت لایەنێکی زۆر گرنگە. بێگومان بە درێژایی مێژوو گرنگی بەم لایەنە دراوە، بەڵام خۆشبەختانە لە زەمەنی ئێستادا بە بۆنەی کرانەوەی کۆمەلگا ئەو شتانە زیاتر بەرەو پێشچوون. لە ساڵانی ڕابردووە ئەتوانین بڵێن 200 ساڵ 300 ساڵ لەمە و پێش، تەنانەت 50 ساڵ لەمە و پێشیش زۆربەی شاعیرەکانمان ئافرەت بوون، بەڵام بەهۆی ئەو بارودۆخەوە نانوێراوە دەربڕینکەن، شەرمیان کردووە، کۆمەلگا ڕێگری بووە. بەڵام خۆشبەختانە لە زەمەنی ئێستاماندا هەموو دەربڕینێک زۆر بە ئاسانی ئەکرێت و شاعیری زۆر باشیشمان هەیە لە ئافرەتەکانە کە ئەتوانن شعر بۆ ژن بنووسن. جێکی خۆشحاڵیە. کاگۆڤار لە سەردەمەکانی ڕابردوودا لە شاعیرە کۆنەکاندا خانمیان بە زۆر شتی جوان شوبهانووە، بە مانگ شوبهانویانە، بە ئەستێرە شوبهانویانە، بە هەموو شتێکی جوان و ناسک لەم گردونەیە شوبهانویانە. لە ئێستەیە شاری کوردی چوون بایەخی بەوە داوە کە لایانی سۆزداری بۆ خانمان دەربخات، ینی کاتێک لە ڕابردوودا بە هەندێک بابەت بە هەندێک شتی جوان شوبهێنراوە، لە ئێستەیە چۆن مامەڵە لەگەڵ خانمدا دەکرێت لە تێکستە شارەکاندا. هەموو ئەم زەمانانە پەیوەندی بە بارودۆخەوە هەیە، پەیوەندی بۆ کەرستانەوە هەیە کە لە بەردەستان. بەهۆی ئەوەی کە لە ڕابردوودا ژیان سادە بووە، کەرەستەکانی سادە بوونە، تەنها ئەو کەرستانە بوونە کە ڕۆژانە بە چاوبینراون. جا ئەو کەرەستانە چی بوونە؟ مانگ بوونە، ئەستێرە بوونە، خۆر بووە، شەو بووە، ڕۆژ بووە. لەبەرەوە شاعرەکان هەموو ئاماژەکان بۆ ئاڕاستەیە ڕۆشتون، بەڵام لەم سەردەمەیە شتەکان جیاوازن، دنیابینینەکان جیاوازن، کرانەوەکان جیاوازن، بەڵام وەکو ئاماژەم پێیا لە ڕابردوودا کەرەستەکان سادە بوون وە زیاتر تۆغبوونەوەکان لەسەر ئەو کەرەستانە بوونە، وەکو مانگ و خۆر و هەتا دوایی. با گوێمان لە پارچە شارێکی دیکەش بێن بەسەر چاو خۆش بێت. ناتوانم لەوە تێبگەم چین ئەو شتانی کە ڕوادات، ناتوانم لەوە تێبگەم چین ئەو شتانی کە ڕوادات. هەموو شتێک لە لای من نیوەیە و ئەو نیوەیەش داوای تۆم لێ ئەکات. زۆر لە خۆم ئەەکەم تا پێکەنینێک لێوانم بگرێ، زۆر لە خۆم ئەەکەم هەتاوەکو هەناسەیەکی تر بۆ ناوسیەکانم بێ. بەدڵی خۆم خۆشم ئەوەیت و بەدڵی تۆش ئەمرم، دنیا هەز بە سارد و سڕیم ناکات، من هەز بە سارد و سڕی ئەو ئەەکەم. دەرفەتی نەدا بە ناو سێبەرەکەیدا تێر بێم و بچم، سەری قورسمی خستە سەر ئەو سەرینەی کە گوێیەکمیان کردووە کەڕ و ئەوی تریشان هەست پێ ناکەم. هیچ ناچمەوە سەر خۆم، هیچ لە خۆم تێناگەم. خۆشم ئەوێت وەک کزەی ئەوە ئاگرەی کە بۆ دڵ ئەسووتێ، وەک هاتنی ئەو فریشتەی هەواڵی گەڕانەوەی عیسای پێبێ. زۆر خۆش بێ کاگۆڤار، سپاس بۆ تۆ. تۆ وەکو شاعیرێک پێت وایە لە لای گەنجان و لە لای ئەمنەوە نوێیە شعری غەزەل و شعری خۆشەویستی زیاتر لە شاری نیشتیمان و جۆرەکانی دیکەی شعر باوی هەبێ، زیاتر خوێنەری هەبێ؟
بەڵێ بە بڕای من پەیوەندی بە بارودۆخەکەەوە هەیە ئەگەر بەهاتە کەسانی وەکوی ئێمە لە ساڵەکانی شەستەکان و هەفتاکان و هەشتاکانە بژێنایە شعری نیشتیمانیمان زۆر باسە کرد بەڵام بەهۆی ئەم بارودۆخەی کە لە ئێستاە هەیە ئەلحەمدولیلا قوارەیەکمان هەیە شتەکان کاڵ بوونەوە یاخود دەتوانین بە شێوەیەک لە شێوەکان بتوانین گلەیکەین بڵێن بارودۆخی سیاسی ناوچەکە وای خواستووە کە خەڵکەکەی ئێمە خۆشەویستەکەی بەرامبەر نیشتیمانەکەی کاڵ بێتەوە لە ئێستاە لەبەرەوە بێگومان ئەمەش ڕنگدانەوەی هەبووە لەسەر هەموو چینەکان بە تایبەتی شاعیرەکانیش کە تۆزێک خۆیان لە شعری نیشتیمانی دوورخەنەوە. ئێستا شار بۆ گۆرانیش ئەنووسێتەوە ئەزانین گۆرانی بێژەکانی دەکانی پێشوو بە هەمان شێوە شاری کە لە شاعیرەکانیان کردووە بە گۆرانی و پێشکەشی بیسەرانیان کردووە ئێستا تۆ لەم بوارەیە کارەکەی شار و تێکس بۆ گۆرانی ئەنووسیتەوە یاخود چی جیاوازیەکە لە نێو شعری خوێنراودا لەگەڵ ئەو شارێک کە ئەکرێ بە گۆرانی من ئەگەر دابشکاریە کەم تەنانەت ئێستا لەو کەسانی کە گۆرانی بێژن ئەوانیش گۆڕانکاریان بەسەرا هاتووە هەر هەمان گۆرانی بێژ ئەگەر بێت و سێری کەیت شعرێکی لەبەر کردووە یەک دوو مانگی پێچووە من خۆم کە نووسەری ئەم شعرانم 3 مانگم پێویست بۆ پرۆڤەیە بۆی شارەکە لەبەرکەم وەکو خۆی شارەکە ئەداکەم بەڵام ئایا گۆرانی بێژەکانی ئەم سەردەمە ئامادەی ئەوەی تایە 6 مانگ شارێک لەبەرکات بێگومان نەخێر لە ئێستا ئەوان پێویستیان بە وشەی ئاسانە دایمێن وشەی ئاسان بەکارێهێنن ئەو ئەوێت بە 20 دقە شعرێک لەبەرکات یەکسەر بڕات گۆرانەکەی بڵێت بەڵام ئەمە بووەتە هۆکارێک بۆ ئەوەی کە گۆرانی لە ئێستای چێژی نەمێنێت چکە لەبەری وشەکان ئاسانن گۆرانەکانیش زیندوونین شعرەکانی زیندوونین بەڵام وەکو وتم ئەم شعرانی کە بنێنووسم من 3 مانگیوە بەس خۆم پرۆڤەکەم لەبەریکەم بەڵام ئایا گۆرانی بێژێک ئامادەیەوەی تایە بە 4 مانگ شارێک لەبەر باشە چی جیاوازی هەیە کاگۆڤەر لەگەڵەوەی کە من ئەو شعرەی تۆ ئێستا بە نیو سعات دەرخیکەم با بڵێم لەبەریکەم لەگەڵ تۆیە کە خۆت نووسری شعرەکەی بەڵام 3 مانگت ئەوێ بۆ ئەوی لەبەریکەی شێوازی خوێندنەوەی شێوازی تێگەشتن ئاداکردنی جیاوازە یاخۆت چی ئەم شعرانی منەکرێم بە گۆرانی بەڵام شعرەکان قورسن شعر وەکو ئۆتۆمبیلێک وایە کە لە ترافیکەکەیت کە گڵۆپەکە سوورە بێت ئەبێ بۆستی کە گڵۆپەکە سەوزە بێ ئەبێ بڕۆیت لەبەرەوە شێوازی خوێندنەوەکەی شێوازی لەبەرکردنەکەی تەکنیکە لەبەر ئەوە گۆرانی بێژەکانی ئەم سەردەمەش خۆیان لەو تەکنیکە قورسە نایەن شتی ئاسانیانەوێت لەبەرەوە سێرەکەی زۆربەی بەرهەمەکان زیندوونین و هەروەها کاڵ و کرچیشن تانانە شعرەکانیش شعرەکان ئەگە زۆربەی کەڕەت ئێستا سێر کرێت لە مێشکەوە ئانووسرێت لە هەستێکی زۆر سادەوە ئانووسرێت تێکەڵاوی ڕوح نەبووە بەڵام شعرێک کە لە ڕوحەوە ئەوترێت ئەمێنێتەوە بۆ نمونەگەر سێرکەیت سێری شعرێکی نالی کرێت سێری شعرێکی مەحوی کرێت سێری شعرێکی گۆرام کرێت و هەتا دوایی زۆر شعری زیندومان هەیە ئەتوانین بڵێن بۆ چەند سەدەیەکی تریژ ئەتوانێت بەردەوام بێ شعرمان هەیە 200 ساڵ لەمەوە پێش نووسراوە بەڵام ئێستاش تاموچێژی خۆی هەیە تاموچێژی خۆی لە دەستنیاوە بەڵام شعری ئەم سەردەمە بەڕاستی من زۆر گلەیم لە بارودۆخەکە هەیە شانۆکە شێوێنراوە وەکو شانۆکە شێوێنراوە لەلایەن ئەو کەسانی کە نووسەرن جمهورێکی سەرێ شێواویش دروست کراوە بەڵام جمهورەکە لەوێ بێخەتایە چکە لەبەرەوەی ئەو کارانی کە لە ئێستا هەن تەنها ئەوەن جمهور تەنها توانێت ئەوە ببینێت باگومان لە پارچە شارێکی دیکەش بێت بەسەرچاو بەسەرچاو لە هەموو شتێکی دووبارە بێزار بووم لە هەموو شتێکی دووبارە بێزار بووم بەڵام لە سەدانباری خۆشویستنت نازانم بۆ تێر ناخۆم بەم سەرگەرمیەوە هەڵبەزوودا بەزمە و دانا ساچێم هەر یەک بێشکەشم هەیە لەوەشدا نەبێ قەتدان بە سۆزی باوکایەتی خۆم دانانێ لەوەشدا نەبێ قەت نالاوێنم لەوەشدا نەبێ قەت چاوەکانم بۆ هیچ گوڵێکی تر ناڕژێنم و نانوەرێنم تاکەی دە پێم بڵێ تاکەی شانۆی دڵمت بۆ بەهژێنم لە چەند وشەدا بکەومە خوارەوە و هەنگاوێکت نەبینم هەنگاوێکی کۆسپە لەسەر دڵم هەنگاوێکی ئاگرینی لەسەر جگەرم بەبێ ئەوەی دڵم بێ بۆ تاقە جارێکیش بێ ناڕەزایەکی خۆمت بۆ دەربڕم زۆر سپاس بۆ تۆ ئێمە باس لە غەزەل و خۆشەویستیەکەین لە شاعردا بە تایبەتی شاعری کوردی شاعرێک کە
شارێک بنووسێ سەبارەت بە خۆشەویستی خانمێک بە غەزەلێک یاخود بە پێچەوانەشەوە بەڵێ ئەبێ شارەکە عاشق بێ بۆی بتوانێت ئەحساسەکە زیاتر لە نێو شارەکەدا ڕەنگ بداتەوە ئەوەی کە پەیوەندی بە شعری غەزەل و خۆشەویستیەوە هەیە لێرە یەک شت هەموو مرۆڤەکان کۆکاتەوە ئەگەر کەسێکی زۆر نوێشکەریت ئەگەر کەسێکی هیچ نوێژ ناکەیت ئەگەر کەسێکی ئەلمانیت ئەگەر کەسێکی سیاسیت ئەگەر کەسێکی معارەزەیت هەموو کەسەکان لە خۆشەویستیەکە کۆبنەوە لەبەرەوە هەمیشە شعری خۆشەویستی زیندوێتی خۆی هەیە هەمیشە جمهوری تایبەتی خۆی هەیە عنی ڕۆژانە ئەم شتانە ئابینیت دایم سێرکەیت جمهورێکی تایبەتی خۆی هەیە جمهورێکی زیندوی هەیە لەبەرەوە بە بڕای من شعری خۆشەویستی هەمیشە گرنگی تایبەتی خۆی هەیە کاگۆڤار ئەگەر سێری شارەکانی دەیەکانی ڕابردوو بکەین سەدەکانی ڕابردوو بکەین کە لە شاعیرەکانی کورد بە شێوازی شاریان نووسیوەتەوە کە چەند دێڕێکە بۆ منە لە 10 دێردا ئەگەر لەو 10 دێڕ لە ناوڕاستەوە 2 دێڕی جا بکەیتەوە وەکو شارێکی تایبەت خۆی ئەنوێنێ شاری کوردی لەم سەردەمەدا توانیوێتی هەمان کار بکە کە شاعرەکانی پێش و توانیویانە بیکەن لە یەک شعرا چەند شارێک بنووسن یەک دێڕ یەک نیوە دێڕی شارەکە بتوانێت لە جیاتی هەموو شارەکە بدوێت لە ئێستاە بەڕێی من نەخێر بە بڕای من نەخێر بەڵام من وەکو خۆم ستایلێکی جیاوازم بەکارهێناوە کلاسیک و مۆدێرن وشەیەکم دروست کردووە ناوم ناوە کلامۆ هەم لە نێوان کلاسیکام هەم لە نێوان مۆدێرنام شعرەکانی ئێستا بەو شێوەیەن ئەگەر بیت دەنیوە دێڕی ببینیت تەنها نیوە دێڕی ئاخیری بەکەڵێکێت کۆمەڵێک وێنە دروستەکات بەڵام لە ئاخیرەوە بۆی کۆتایی بە شعرەکە بێنە قفڵێکی لێات تەنها ئەتوانێت یەک دەرەجە وەرگێ بەڵام وەکو ستایلی من کە ئێستا ئەتوانم بەکاری بێنم لە هەموو نیوە دێڕەکە دەرەجەیەک وەرەگرێت من بەو شێوازە شعر نووسم وەکو خۆم کە بڕوان بەم شێوازە شعر نووسینەی ئەم بارودۆخەی ئێستانیە هەموو نیوە دێڕەکانم چۆن شعرەکانم هەڵوەشێنیت لە سای هەشتای لێکەیتەوە هەر ئاواژمان نابەخشێت لەبەرەوە ستایلێکی جیاواز بە خۆمم بەکارهێناوە لەبەروین بڕوام وایە هەمیشە ئەوە دووپاتەکەم باش ئەگەر نمونەیەکمان بۆ بێنیتەوە لەم شعرانەی کە تۆ ئێستا پێشکەشە کردین نمونە هەمانە هەمووی نمونەن هەر چەندێک نیوە دێڕەکان لێ بکەرەوە تێک ناچێت هەر یەکەو بۆ خۆی بەسەرهاتێکە هەم دەستپێکێکە هەم کۆتایەکیشە لەبەرەوە ئەگەر من بێم دوو نیوە دێڕ لە شعرێکم لێکەمەوە بیخەمە سەر شعرێکی کەم هەم تێک ناچێت ئەمە پێی ئەڵێن هونەر بەڵام ئەو سەیلانێکی ئێستا من ئەیبینم لە تەلەڤیزۆنەکانە لە سۆشیال میدیایە ئەگەر بڕگەیەکی لێکەیتەوە کۆی هەموو شارەکە تێکەچێت چونکە باسی چیرۆکێکەکە لە کۆتایە چیرۆکەکە کۆتایی پێهێنێت بەڵام هەموو نیوە دێڕێکی من ئەو شێوازی ستایلێکە بەکارهێنم بۆ خۆی چیرۆکێکە لەبەرەوە لە سای هەشتای شارەکانم ڕاستە ئێستا بە زمانێکی سادە بینەر ئەیبینێت بەڵام هەموو دوو نیوە دێڕێکم دوومانە و سێمانای هەیە مانایەکیان ئەوەیە کە بیسەر بە شێوەیەکی زۆر سادەتیەگە مانایەکی شاراوەشی هەیە وەکو مەسەلێکی عەرەبی هەیە ئەڵێت المعنى في قلب الشاعر دووەم ماناو سێم مانای لە لای خۆم بەجێماوە خۆشستان ئێمە تەوری دومی باین باش کوردستانی شتابسمان کردووە بە شعر بەڵام باس لە شاعرێکی قسە خۆشی کوردەکەین کە ئەوی شێخ ڕەزای تاڵەبانی و بگومان دواتر دەچینە لای ئەو تەوەرەش کاگۆڤار شعرێکمان پێشکەش بکە و با تەوەرەکەمان کۆتایی پێبێنین بەسەر چاو بە خێراتنی شەکەین زۆر سپاس بۆی لەگەڵمان زۆر سپاس بۆم دەرفەتەش سپاس بۆ تۆش تەمەن بەسەر چوو کەچی تۆم هەر لە یاد ناچێ خەیاڵ بوویت هەمیشە بۆیە نابێ خۆشەویستی من و تۆ ڕاست بێ هەمیشە هەستت پێەکەم وەک نان و ئاو وەک خەوتن بە دیار خەونی کرچ و کاڵمەوە بوویتە ئەو بیانوەی کە ڕۆژێکم بژی و سەدان ڕۆژی دیکەم بمرن لە ناو دوعاکانما زمانم سڕ بووە و هیچم پێ ناوترێ لەژێر دەستی گشکەسدا خۆدڵی شوشەییم یەکەم جاری نییە هاڕێی بێ وام لێ مەکە گریانێک بگریم هەور و هەورە بروسکە بەدەنگ بهێنم بۆم منووسە لێرە بەدواوە یادگاریەکانت مێزێک و دوو کورسین لە ناو کافتریاکاندایان بینم زۆر زەحمەتە لەوە تێبگەم کە بۆ لێم تێناگەی وەک قوتابیەکی جۆڕایەڵ مامۆستامە و وشەیەکیشم فێر ناکەی تەمەن بەسەر چوو
کەچی تۆم هەر لە یاد ناچێ خەیاڵ بوویت هەمیشە بۆیە نابێ خۆشەویستی من و تۆ ڕاست بێ